دکتور محمد جنابی مامۆستای زانینگەی و شروڤەکارێ سیاسی لە ستودیۆ دەگەڵمەدا بێت. دکتۆر تۆ بخێر هاتی. دکتۆر دەستپێکێ کومنتاوە وەربگرم لەسەر بڕیارên vêdawiyên دادگەها فدرالî. یعنی ئەف بڕیارە دەستوورینە یاسایینە هیچ کێشەیەک نییە؟ سپاسیاوە دەکەم ji bo mêvanderê spas ji bo bînerên we bi rastî jî eger temaşe bikên û vegerin ji bo madeyên destûrî em dibînin ku hemû ron û aşkera ne ku hedûdên deselata Dadgeha Federalî têde diyar in ku ew yasaya Parlemanê Kurdistanê hemû dizanin ku sala 1992 derketiye û gelek razvekirin jî ji bo hatine kirin. Lê destûr li madeyekê din behs li wê yekê kiriye ku ev destûr hatiye cêbecêkirin ku Herêma Kurdistanê û her tiştên wê federalî her tiştek li Herêma Kurdistanê hebûye berî 2005 ku destûr nebû şerعiyek heye li gorî destûrê 2005 babetê din babeteke ku îdarekirina babetên Herêma Kurdistanê û deselata hey li destûrê li madeyekê 121 bi awayeke ron aşkera dibêje ku Herêma Kurdistanê dikare ku îdareya deselatên xwe yên yasadanan cêbecêkirin û dadwerî bike li Herêma Kurdistanê û madeyekê din jî her de 121 de dibêje Herêma Kurdistanê her tiştekê ji bo îdarekirina Herêma Kurdistanê dikare cêbecê bike. Li gor vana em dibînin ku destwerdaniyan jî temaşekirina qanûna Herêma Kurdistanê tiştekî navxweyiye li Herêma Kurdistanê divê bête nîqaşkirin. Rast e hindek babet û birge hene ku ne yasayîneyan jî destûrên e lê li Herêma Kurdistanê me destûrek niye ku em li hember wê berpirs bin û herwa berawertkirina wana li gel Herêma Kurdistanê yan jî destûrek ku pêwîste hebe. Lewra ev kêşeyê çê dibin wiha dibînim ku dîtina qanûna Parlemanê Herêma Kurdistanê nakeve deselata federalî û Dadgeha Federalî. Erk û berpirsatên karên Dadgeha Bilinda Federaliya Iraqê dikirin. Derbarê biryara roja çarşembiyê yasanasek yani bispor de şirovekirina destûrî de ku wezîreka herêmê şe behsa vê yekê dikir ku Dadgeha Federalî nehatiye şiroveya deqeka destûrî biketin yan kêşeyê yekalî biketin. Derbarê Herêma Kurdistanê hatiye ku yasayek bi Herêma Kurdistanê danaye ku karê wê yasadana niye derbarê helbijatinên Parlemanê Kurdistanê. Yani Dadgeha Federalî karê wê yasadana ne yan şirovekirin e? بالضبط المادة 94 بدياركري لمادة هفته و چار دبیجه کو دادگاه فدرالی کاری چه کاری کو شروعش بو مادهین دستوری بکه و هر وها بود پیداچونه بکه لسر وان دعواین کو چید بن لهم بروی لگوری ماده هفته و چار لوی در اختصاصات توین جهاتنا دیار کرن قانون پارلمان هرێما کوردستانی ندنا وان یاساین فدرالی دانه کو پیویست دادگاه پیداچونه بوان بکه لورا سوها دبینم کو همود زانن محکمه دادگاه فدرالی همو ملزمن و باطن و ناین جارکه ده ناین تان کرن لی اف یک و دبا جارکه دن آلوزیان چه دکر هرێما کوردستانی لنافچین دن لورا پیویست دادگاه با آوایکی واقعی دستوردان یان جی سرداریه بکه و هر وهمه آلیه که دن هیک و کمیسیون سر بخواه حل بجارتنه لعراقی اوی ایداره حل بجارتنه هرێما کوردستانی بکن تمنی گلکی کرد تا اندزانن لهمها آیاری نامینه و هر وها پیست بید دریش کرن جبو کو هاتبو دریش کرن جبو حل بجارتنین انجومنین پارێزگاهان بکه اری او دکاره جالیه ایداری مالی حل بجارتنین پارلمانا کوردستانی جی بریوه ببه کو دو مهین ممانه پیست به بریوه برن اسوها دبینم کو ببه آستنگه کو حل بجارتنین پارلمان کوردستانی گیرو ببن یان جینه نکرن
تجديد لمفوضية جديدة وحتى التمديد للمفوضية الحالية سيأخذ مشاكل ئەف وێ کێشەیان چێ بکەوە هەروەها ئالۆزی ململانیان چێ بکە لە پەرلەمانە عێراقی وەڤژی باوایی کە ڕاستەوخۆ کاریگەریاوی لە هەرێما کوردستانی هەبێت فدرالیە لە گۆریا و دەستوری هەی یە عێراقی بۆچی سەرکردەیەن عێراقی یا بژن دەسەڵاتە دادوەری لە عێراقی ژە سیستەمی فدرالی لە عێراقی دەترسیتن دەمێکی دەبەریان نەها سەرۆکی ئەنجومەنە دادوەری لە عێراقی گوت هەبوونە هەرێمەکا دیکە لە عێراقی ڕەت دەکەین مەترسیە لەسەر یەک پارچەیە عێراقی دروست دەکەتن یعنی ئەف مرکزی بوونە عێراقی مەیلدار بووناوێ بۆ مرکزی بوونێ چت گەهینیتن نتصور بأنه الأغلبية الأطراف سوهاد بین و کۆپرانی ئالیێن سیاسی بتەبێت ژی دەورا پێنجەیە پەرلەمێنتۆی بە ئەوایەکی مرکزی تەماشای هەموو تشتێن عێراقێ دەکەن لە هەرێما کوردستانی و پارێزگاهانجی پارێزگا لێ گۆری دەستۆری عێراقی وانە تایبەتمەندیە خوا هەیەش بۆ ئیدارەکردنە ناوچەیان خۆ هەرێمێن خۆ دگەل دەسەڵاتێن فیدرالی کو ناکەون لەگەل یەک ناکەون گەل دەسەڵاتە فیدرالی لە گۆری مادە 110 لێ دەستورە عراقی سوها دەبینم ڤەکشیانە کوتلەیە سەدری لە پەرلەمەنتۆی عراقی دەما خوێدە و هەروەها ئەو ژینگەها کو قانونە هەڵبژارتنی هەی لێ ساڵە 2021 وها کرد و پەرلەمەنتۆ بکەوە ڕەوشێکی هەندێک پارلەمەنتەر کو ئەزموناوان گەلێکی کێمە و کەتنە ناوە پەرلەمێنتوێ و هەروەها نزانن کو ئەو ژینگەها کارێ دەسەڵاتە سەدانانی چاوایە وها دکن کو نەزرەکە مرکزیەوانە هەبێ لە هەمبەری هەرێما کوردستانی سوها دەبینم کو هەندێک ئالیەن سیاسی لە عێراقی دەخوازن کو ئێستەڤزازە هەرێما کوردستانی بکەن لە دەربارێ بڕیارên سیاسی د چارچوبێ دەسەڵاتە ئیدارەیە دەولەتێ لێ ئەف نەڕاوەستا لە ئالیەکی ئەو هاتن کارێن پەرلەمێنتۆی و هەروەها هەندێک سیاساتێن پالپشت چێکردن ji بۆ هەیکەلیەتە هەرێما کوردستانیان ژی ئارمانچکردنە قوارەیە سیاسی هەرێما کوردستانی و بەردەوامە ئەز ێ بێژم باوای کە ڕاشکەوان ئەگەر هەرێما کوردستانی دەمان نەخوازە دەسەڵاتێن ئیرانی قبول بکە ئەسوا دەبینم کو ئەو ئالیێن هەنێ لەگەل ئیرانی متعاطفن دادگاها بڵندا فدرالی چارەسەرکردنا ناکوکیانە ینی لەگەلێک بابەتاندا لێ بڤی ئاوایی ناکوکیان دروست دەکەتن ناکوکیان دخڵقینیتن لە هەرێما کوردستانی لە عێراقیشی بیتن بەردەوامبوونە سیاسەتە وی ئاوایی یا دادگاها فدرالیە عێراقی ینی مەترسیە لەسەر چارەنویسە عێراقی دروست دەکەتن بكل تأكيد الأخطار هي لا تنبع فقط بێگومان مەترسیتانی لێ کێنینن کو دادگا فیدرالی هەیە و بڕیاریان دەردکە اختلافین گەلێک مەزن هەنە گوتبێژن مەزن هەنە نیقاشە دستوریانە لەسەر بڕیارنوە لێیان مەزن مەترسیەوە لەسەر ئالیە سیاسی و هەروەها گروپێن چەکدار چێبوونە و هەروەها باوەریاوان بە حکوومەتە عێراقی و پەیوەندیە نوێ دەگەل ئالیەن سیاس دەرڤە تونە و هەروەها کار بە نەرینە عراقیا سیاسێنە کە لەگەل وڵاتێندن و هەروەها پەیوەندیێن مرکز فیدرالی لەگەل هەرێمی هەنە و لەگەل پارێزگان ژێنە بڤی ئاوای ئەم نەها دەبینن کو ململانەیەکە سیاسی مەزن هەیە لە جڤاتە پارێزگان ئەف مەترسی هەموو چێبوونە کو ئەستقرارە سیاسی تونە لە عێراقی و بمەخابنی ئەم دەبێژن کو باوەریە زێدە نینە بە هەماهەنگی و شەراکەتە لە عێراقی و سۆز ناینجی زانینگەی و شرۆڤەکاری سیاسی لە ستودێت گەلمە و گەلێکی سوپاسین هەر هەبن